ئەگەر پێت نەکرا جوابێکمان بۆ بنێرەوە سڵاوی ئەمڕۆت وەکوی جارانیە گوڵە سڵاوی ئەمڕۆت وەکوی جارانیە وە لە بۆکانەوە باوێنە و شانەوە وە لە بۆکانەوە باوێنە و شانەوە بۆ شای و زەماوەند ڕۆی و خۆی ڕازانەوە بۆ شای و زەماوەند ڕۆی و خۆی ڕازانەوە وڵە بۆ خۆی ڕازی بوو چی بکەم نەیدامێ باوکی وڵە لە سەبڵاقەوە بە دوولی موای باقەوە وڵە لە سەبڵاقەوە بە دوولی موای باقەوە هەزاری وەگی منی کوشتووە بەداخەوە هەزاری وەگی منی کوشتووە بەداخەوە خۆت فێرت کردم بیلا دەرزی دڵداری گوڵە خۆت فێرت کردم وەڵا دەرزی دڵداری وڵە لە سەردەشتەوە با بڕۆی پەیوەستەوە وڵە لە سەردەشتەوە با بڕۆی پەیوەستەوە سێ خۆ کفر نییە با دەست خەمادەستەوە سێ خۆ کفر نییە با دەست خەمادەستەوە والله بخواني دڵم وە نامە ئەنووسم بیلا بەخوێنی دڵم کورە دەیدەم بە شەماڵ بەشکم بیبا بۆ گوڵم کورە دەیدەم بە شەماڵ بەشکم بیبا بۆ گوڵم وە لە هەولێرەوە جووا دەڕۆی سوودیارەوە وە لە هەولێرەوە گەر دەڕۆی سوودیارەوە ئەی ئەگەر پێت نەکرا جوابێکمان بۆ بنێرەوە ئەی ئەگەر بۆت نەکرا جوابێکمان بۆ بنێرەوە